کاگاوڕێ سڵاوت لێ بێ شۆ باش سەرەتا بەر لەوەی بەوردی بچینە نێو گفتوگۆکەوە دەمەوێت وەک شارەزایەکی بواری هەڵبژاردن باسێکی هەڵبژاردنەکەی سبەینی ئێرانمان بۆ بکەیت. گرنگی ئەم هەڵبژاردنە چییە؟ زانیاری لەسەر ئەم هەڵبژاردنە؟ بێگومان سبەینێ لە کۆماری ئیسلامی ئێران دوو هەڵبژاردن لە یەک کاتا بەڕێوە چێت. هەڵبژاردنیشان هەڵبژاردنی نوێنەرانی گەلی ئێرانە بۆ پەرلەمان، هەڵبژاردننی دووەمیان هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانە ئەوەی پێڵێن مەجلیسی خوبەڕا. چاودێرانی هەڵبژاردن و چاودێرانی سیاسی پیان وایە سبەینێ دەسەواژەیەک بەکارهێنن بۆ شیکردنەوە. ئەویژەوەیە کە سبەینێ هەڵبژاردننی پەرلەمان نییە، بێگومان هەڵبژاردننی پەرلەمانە سبەینێ، بەڵام ئەوان ئەڵێن سبەینێ هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانە. لێرە پێویستەکە کۆمەڵە ڕوونکردنەوەی ئاسان بم بۆی هەموو خەڵکو بینەران تێبگەن. سیستەمی دەستوری کۆماری ئیسلامی ئێرانی لە 7 دەستگای بنچینەی پێکاتوە، واتە دەوڵەت لە کۆماری ئیسلامی ئێران لە 7 دەستگا پێکاتوە کە هەر یەکەیان بەپێی ڕیزبەندیەکەیان جیاوازیان هەیە. یەکەمیان باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن ڕابەری شۆڕشی ئیسلامیە کە ئەوان پێڵێن ڕاهبەر، دووەمیان بریتیە لە پەرلەمان، سێمیان بریتیە لە مەجلیسی ئەنجومەنی شارەزایان خوبەڕا، چوارەمیان بریتیە لە ئەنجومەنی دادوەری، پێنجەمیان بریتیە لە هەیئەتی مەسلحەتی جمهوری ئیسلامی ئێرانی، شەشەمیان بریتیە لە دەسەڵاتی جێبەجێکردنی حکوومەت و حوتەمیان بریتیە لە ئەنجومەنی مەجلیسی سیانەی دەستوری یا ئەنجومەنی چاودێریکردنی دەستور. سبەینێ هەڵبژاردنە بۆ پەرلەمان و پەرلەمانی ئەوان پێک دێ لە 290 کورسی. سبەینێ 50 ملیۆن هاوڵاتی ئێرانی مافی دەنگدانیان هەیە و زیاتر لە 6,000 کاندید خۆیان پاڵاوتووە بۆ کێبڕکەکردن لەسەر بەدەستێنانی 290 کورسی پەرلەمان. ئەمێ ئاماژە بەخاڵێ بکەم. بەپێی سیستەمی هەڵبژاردننی ئەوان وڵات دابشکراوە بەسەر کۆمەڵە بازنی هەڵبژاردن و زەحمەتیشی زۆر بۆ پاڵێوراوەکان هەیە، چکە پێڕەوی سیستەمێکەکەن ئەبێ پاڵێوراو لەو بازنەی کە خۆی هەڵبژاردووە لە 125 دەنگەکان بێنێ، واگەر لە 125 دەنگەکانی لەو ناوچەیە ئەگەر لە بازنەیەکی هەڵبژاردن گریمان کەس لە 125 نێنە، ئەوە بۆ ئەو بازنەیە جارێکی تر هەڵبژارد نەکرێتەوە. بۆیە لە مێژووی هەڵبژاردننی پەرلەمانی ئێرانیا هەمیشە هەڵبژاردنەوەی خولی دووەمیش هەیە. ئەنی ئەم جارش پێشبینیەوە کرێت؟ بێگومان، چکە لەبەرەوەی ئەم سیستەمە سیستەمێکەوەکو پێم وتی تۆ بێ لە بازنەیەکی هەڵبژاردن لە 125 بێنی و وڵات بەسەر کۆمەڵە بازنەی هەڵبژاردنە دابشکراوە. خاڵی دووەم کە زۆر گرنگە ئەویشەوەی ئەنجومەنی شارەزایان سبەینە هەڵبژاردننی بۆ کرێ. ئەنجومەنی شارەزایان چییە؟ ئەنجومەنی شارەزایان پێک دێ لە 88 کەس پێشبینیە کرێت کە دەستکاری بکرێ بۆ 92 کەس. ئەم ئەنجومەنە سێ ئیشی گرنگی هەیە. بەر لەوەی بچیتە سەر ئیشەکان، سێ ئیشە گرنگەکەی ئەم پێشبینیە لە چیەوە هاتۆ بۆ ژمارەی ئەندامەکانی ئەنجومەنی شارەزا لە 88 زیاد دەکرێت بۆ 92 کێ دەوێمە بکات؟ محافزکارەکان؟ نه، پەیوەندی بە محافزکار و ئەو شتانەوە نییە، پەیوەندی بە سیستەمی دابشکردنی ئەو خەڵکانەیە بەسەر ناوچەکانی هەڵبژاردن بۆی دەنگ بەدەستبێنن. یعنی سیستەمێکی هوەریە، پەیوەندی بە ململانی نێوان تەکەتول و باڵەکانەوە نییە. ئەنجومەنی شارەزایان سێ ئیشی سەرەکی هەیە. گرنگترین ئیشی هەڵبژاردننی ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانە. ئیشی دووەمی لابردنی ڕابەرە. ئیشی سێمی ڕقابەکردنی ڕابەرە. ئێستا ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێرانی عەلی خامینەئیە. عەلی خامینەئی لە ساڵی 1939 ئەگەر هەڵە نەبم لە شاری مەشهەدی ئێران لەدایک بووە، تەمەنی لەسەر 77 ساڵەوەیە و چەندین نەشتەرگەری بۆ کراوە. و ئەنجومەنی شارەزایان هەڵبژاردن بۆ 4 ساڵ نییە. پەرلەمانی ئێرانی 4 ساڵ جارێ هەڵبژاردنەکە، بەڵام ئەنجومەنی شارەزایان بۆ 7 ساڵە. واتە هەتا ساڵی 2023 ئەم گروپەکە ئەبن بە ئەنجومەنی شارەزایان ئەمێننەوە، کەواتە سەرۆشی یا با بڵێن ڕابەری شۆڕشی ئیسلامی داهاتووی ئێران جێگرەوە و بەدیلی عەلی خامینەئی ئەم ئەنجومەنە دیاریەکە. کەواتە کاری ئەم ئەنجومەنە قورستر نابێت ئەم جار؟ کەواتە من بۆچی لە سەرەتاوتم چاودێرەکان واڵن سبەینێ هەڵبژاردنە ئەم وەسفاکەین، سبەینێ هەڵبژاردنە بۆ داهاتووی جێگرەوەی عەلی خامینەئی. ئەگەر ئەم دەستەواژەیە ڕاست بێ وامێ سەرنجە ڕابچێشم بۆ خاڵێکی زۆر جەوهەری. لەم هەڵبژاردنەیە وەزارەتی ناوخۆ هەڵبژاردنە بابەڕێوە، واتە لەوێ کۆمیسۆن و ئەو شتانە نییە. وەزارەتی ناوخۆ خۆی هەڵبژاردنەکە بابەڕێوە، بەڵام هەیئەتێکەیە پێڵێن هەیئەتی سیانەی دەستوری. ئەم هەیئەتە پێکاتوە لە 12 کەس، 6 کەسیان بە هەڵبژاردن هاتوون کە قانونین پارێزەرن، 6 کەسیان لەو کەسانن کە پلەی دینی ڕابەر خۆی دایناون، پلەکان نابێت لە ئایەتوڵڵا کەمتر بێ.
ئەم مەجلیسە ئیشی ئەوەیە کە تۆ خۆ کاندیدکەی پاڵێوراوبی ناچی بۆ وەزارەتی ناوخۆ چیتە بەردەم ئەم هەیئەتە کە پێڵەن مەجلیسی سیانی دەسوور ئەویش چەند مەرجێکی هەیە یەکەمە بێ باوەڕە بە ویلایەتی فەقیه و بنەماکانی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانیە بێ و هەروەها ئەبێ هەموو ئەو مەرجە قانونیانەی تەمەنێتیایە هەبێ ئەم ئەنجومەنە چی کردووە زیاتر لە چەند هەزار پاڵێورایەکی ڕەت کردوێتەوە بە تۆمەتی ئەوەی کە لەگەڵ بڕ و باوەڕەکانی شۆڕشی ئیسلامی ئێرانیان ناگونجێن تەنانەت یەکێک لەو کەسانە کە ویست تەنانەت بۆ کێبڕکێکردن خۆی بخاتە ناوی وەکو هاندانی خەڵک نەگۆکو ئەوە قسەکردن بوو لەسەر محەممەد خاتەمی کە ئێستا بە فەرمانی ئیقامی جەبری لە ماڵەوە دانراوە ڕەفسنجانی کە ئێستا مشتومڕێکی گەورەی لەسرە و خۆی بە بەدیلی عەلی خامینەی ئەزانێ و ڕابەرایەتی کوتلەی ئیسلاحەکە خۆی هەڵبژاردووە بۆ مەجلیسی خوبەرا یعنی بەتەمایە کە یەکێکە لە کاندیدەکان دەربچێ هەمان سینارۆکە عەلی خامنەئی دووبارەکاتەوە عەلی خامنەئیش لە سەردەمی شۆڕشی ئیسلامی ئێرانە دوو جار لەسەر یەکسەر کۆماری ئێران بووە و لە دوای کۆچی دوایی ئیمامی خومەینی بۆتە ڕابەری شۆڕشی ئیسلامی یعنی بۆتە ڕاهبەر ڕەفسنجانیش دوو جار سەر کۆمار بووە بە هەمان سیرارۆ ئێوە بێتەوە بۆ مەجلیسی خوبەرا کەواتە پێشبینیەوە ناکرێت دەم هەڵبژاردنە هیچ بگۆڕێت لە نێو ئێراندا جارێکی تر ململانی نێوان باری ناوخۆی ئێران ئەوەی پێوترێ باڵی محافزکار و باڵی ریفۆرمەکان بەهێز دەکاتەوە بەڵام باڵی ریفۆرمەکان زۆر لاواز بوون لەبەر چەند فاکتەرێک فاکتەری یەکەم زۆربەی زۆری دەستگاکانی ڕاگەیاندن بە دەست باڵی محافزکارەوەیە دووهەم هەلومەرجی نێودەوڵەتی و ناوچەکەش گۆڕاوە ئەگەر لایەتان بێمەوێ سەرنجتان ڕابکێشم یەکەمین ناڕەزایی جەماوەری پێش ئەوەی کە پێڵێن بەهاری عەرەبی و تونس و مسر و ئەوانە ساڵێ پێشەوە لە تاران دەستی پێکرد بینیمان کە مۆبایلیان داخست هۆکارەکانی گەیاندنیان داخست وە کب کرایەوە بە هەموو جۆرێک بەڵام ئێستا لە دوای ڕووداوەکانی وڵاتانی عەرەبی هەموو گەلانی ناوچەکە سەد خۆزگە ئاخوازن بە دیکتاتۆرەکانی پێشوو و کۆمەلگای نێودەوڵەتیش ئێستا لەگەڵ گۆڕانکاری سیاسی جەماوەری نییە بەڵکو ئێستا ئەگەر بڕوانی هەموو دنیا بە ئەمریکاشەوە ڕێکەوتنەکەن لەگەڵ ئێرانیەکان و حکوومەتی ئێران بووی دەرفەتێکی باشە بۆ محافزکارەکان بێگومان دەرفەتێکی ئاڵتونیە و ریفۆرم خوازەکان خۆشیان چاگەمازن ریفۆرم خوازەکان ئێستا وەکو ئەڵێ شت کۆکەنەوە بۆ خۆراغی داهاتوو باش بۆ ئەم هەلا ئەم دۆخە منە لەبارە بۆ محافزکارەکان لە کاتێکە یەکێک لەو شتانی بۆ نمونە چارەسەری دۆسیە ئەتۆمی ئێران لەسەر دەستی ریفۆرم خوازەکان بوو یان خاڵێکی دیکە میانڕەوەکانیش بەشە لە میانڕەوەکانیش پشتگیری ریفۆرم خوازەکانەکەن یەکەم شت دەمێ ڕوونکردنەوەیشی تر بدەمێ ئەو ڕێکەوتنی پێوترێ ڕێکەوتنی نێوان ئێران و پێنج زایدەنیەک بە باڵێن بەسەرۆکاتی ئەمریکا کێشەی تێکەوتووە بەداخەوە ڕاگەیاندنی کوردی زۆر باسی ناکەم بەپێی ئەو ڕێکەوتنە لە چەند مانگی داهاتووە ئەبێ کۆماری ئیسلامی ئێران پەسەندی بکە پەسەندکردن چییە ئێستا مشتومڕی تێکەوتووە باڵی محافزکارەڵێ ئەبێ ئەم ڕێکەوتنامە بچێتە پەرلەمان و لە پەرلەمانی ئێرانی مەجلیسی شورا پەسەندیکە ڕۆحانی و باڵی ریفۆرم کار کە کردویانە ئەڵێن پێویست بە پەرلەمان ناکە ئەنجومەنێکی پێڵێن ئەنجومەنی باڵای ئەمنی قەومی ئێرانی با ئەو پەسەندی بکە ڕوونتر ڕۆژنامەیەکێ لە ئێران پێڵەن کیهان کە لەلایەن عەلی خامنەئیەوە ئاراستە ئەکرێ سەرنووسەری ڕۆژنامەکە وتارێکی نووسیوە کە قسەکانی قسەی عادەتەن لە دنیای سیاسی ئێرانە بە قسەی بەڕێز خامنەئی لێکەیرێتەوە ئەویش بریتە لەوەی کاڵێ ئێمە ئامادەنین کەرامەتی خۆمان بفرۆشین پێویستەکە و ڕێکەوتنامەیە لەگەڵ بنەماکانی سیستەمی شۆڕشی ئیسلامی ئێران و دژایەتیکردنی زایۆنیزما بێ چکە یەکێک لە مەرجە قورسەکانی ڕێکەوتنامەکە بریتە لە ڕاگررتنی پرۆسی چەکدارکردنی کۆماری ئیسلامی ئێرانی واتە لەباری استراتیژی سەربازیەوە ئێران ناچارە بێت دەستبەرداری بە دەستێنانی چەکی غیرە تەقلیدی بێ سەرنج بۆ خاڵە ڕاکێشم ئێران ئێستا موشەشی بالستی مامناوەندی هەیە ئەوێ موشەشی بالستی دوورهاوێژی هەبێ بگاتە سنوورەکانی ئیسرائیل بۆ پێیکە ئەوان زایۆنیزم بە هەڕەشەیەکی گەورەی سەر کۆماری ئیسلامی ئێرانەزان بۆیە ئێستا عەلی خامنەئی و باڵی محافزکار تێبینی توندیانێ تەنانەت پێشبینیشی زۆرەکرێت کە هەڕەتی بکەنەوە بۆیە ئێستا داوایان لەلایەنی دووەم کردووە کە هاوپەیمانەکانن چەند مانگێ دەرفەتیان بنێ بۆ گفتوگۆکردن بۆ پێی کە ئەبێ کۆنگرێسی ئەمریکاش پەسەندی بکە بەڵام کۆنگرێسی ئەمریکی ئەگەر پەسەندیشی نەکا سەرۆکی ئەمریکا بەپێی دەستور مافیتانە لێدانی هەیە حەقی نەقسی هەیە بەس ئەم مافە بۆ ڕۆحانی نییە بۆیە ریفۆرمیستەکان هیچ سوودێک لەم مەسەلەیە وەرناگرن باش ینی هیچ هەلێک هەیە هیچ شتێگەیە ینی پێشبینیەوە کرێت ریفۆرم خوازەکان بە جۆرە لە جۆرەکان لەم هەڵبژاردنە بتوانن زۆرینە بەدەست بێنن یاخود یەکلا بۆ تۆ محافزکارەکان زۆرینەن
وەکو لە سەرەتایە وتم ئەمە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانە کەس قسەی لەسەر پەرلەمان نییە پەرلەمانەکە یەکلایی بۆتەوە لەبەرەوەی زۆرینە باڵی محافزکارەکان دەرەچێت یعنی من بۆم ڕوون کردیتەوە وتم یەکێک لە سەرکردە گەورەکانیان کە وەکو سەرکردەیەکی ڕۆحی باڵی ریفۆرم تەماشاکرێ خاتەمیە لە ژێری قامەی جەبریایە تەنانەت کوڕەکەی خومینی حەسەنی کوڕی ویستی خۆی هەڵببژێرێ بۆ مەجلیسی خۆبەڕا قبوڵیان نەکرد یعنی ئێستا ململانەکە لەوێ زۆر لەوە تونترە واتە باڵی محافزکار تەواوی نام دەستگاکانی بەدەستەوەیە من ئەمەوێ ئاماژە بە دێڕێکی تر بکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی ئەوەی سیستەمەکان دیموکراتی و دەستوری نین دووشت بەدەست هەر کەسێکەوە بێ ئەو فەرمانڕەوەیە شمشێر و پارە مەبەستمەوەیە سەرچاوی دارایی و هێزی سەربازی چی ئەم دوانی لابێ ئەو فەرمانڕەوەیە ئەوان ئەم دوو دەستگا یعنی دارایی ئابووری وڵات هەروەها سەرباز چەک ئاسایش هەموو دەستگاکان بەدەست باڵی محافزکارەوە وامەوێ خاڵێکی ترێ بۆ باسکە مەگەر ڕێگەم پێ بیت ئێمە پرسیارێکەیە بێ بیکەین باڵی محافزکارێ باتەوە باڵی ڕفۆرمکارێ باتەوە چ سوودێکی هەیە بۆ گەلی کورد لە خۆرهەڵات و چ سوودێکی هەیە بۆ ئێمە کە ئێستا لە باشووری کوردستانی بەگومان منیشمان و پرسیارەکەم چ کاریگەریی بێ لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی پێش هەموو شتێک هیوادارم برایان و خوشکانی کورد لە کوردستانی و ڕۆژهەڵات کە گوێیان لە قسەکانمانە بێت بە هەلپەرست و بەو جۆرە بابەتە لێکمان نەدەنەوە ئێمە میلەتیشین بەداخەوە لەلایەن چوار داژیکەرەوە داژی کراوین و هاڕدراوین بەڵام هەڵکەوتی جوگرافیشمان وایە مێسە لە کوردستانی باشوور کە ئازاد بووین ناتوانین لەگەڵ ئەم وڵاتانەی دراوسێمانە کە داژیکەری بەشەکەی تری خاکەکەمانن لەگەڵیان لێکتێگەیشتن نەکەین هاوپەیمانێتی نەکەین هیوادارم ئەوان ئەم شتە بەبێ ڕێزی بەرامبەر بە ماندووبوون و غەباتی نیشتیمانی خۆیان لێک نێنەوە هەرێمی کوردستان بەشەکە لە عێراق و سنووریشی جوگرافی برفراوانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە و ئێران ئێستاکە سیاسەتی شەڕکردن بە نوێنەرایەتی پێڕەوەکە خۆی شەڕ ناکە حەشدی شەعبی شەڕی بۆکە خۆی شەڕ ناکە حیزب الله لە لوبنان شەڕی بۆکە خۆی شەڕ ناکە ئەسەد لە سووریا شەڕی بۆکە تەنانەت دەستی خستۆتە ناو بەحرێن و بەشێک لە سعودیەشەوە بەهۆی هاندانی بیر و باوەڕی شیعەگەری کەواتە ئێران وڵاتێکی زۆر گەورەیە لەباری استراتیژیەوە هیچ ڕووداوێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆکە بەبێ بەرژەوەندی و بەبێ قسەکردنی کۆماری ئیسلامی ئێران ناچێتە پێشەوە هەرێمی کوردستان بەخۆشی بێ و بە ناخۆشی ئێمە لە بەردەم بژاردەیەکانین بڵین هاوپەیمانێتیەکەین یان نایکەین ئێمە لە هەڵوێستێکین کە ناچارین ئەبێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە پەیوەندی سیاسی پەیوەندی ئابووری پەیوەندی بەهێز بکەین و ئەمێ باسی خاڵێ بکەم بەداخەوە ئێمە لە مێژووی ڕابردووی خۆمانە لەبەرەوەی دەوڵەتدار نەبووین دەستگای ئاسایشی نەتەوەیمان نەبووە زانکۆی پێشکەوتومان نەبووە بیرمان بۆ بکاتەوە و یارمەتی سیاسیەکان با چۆن بڕیار بدەن هەمیشە هەوڵمان داوە بە شێوەی تاک سیاسەتی دەرەیشی پێڕۆ بکەین کورد ئەبێ لەگەڵ لایەنی بەهێزە هاوپەیمانێتی بکە لە عێراقە لە دەرەوەی عێراقە لەگەڵ دۆڕا و لاوازەکان هاوپەیمانێتی نەکەین محافزکارەکان و ڕفۆرمیستەکانی ئێران بۆ خوان ڕفۆرمیستن مبارەکی خۆیان بێەوە کاروباری ناوخۆی ئێرانە پەیوەندی بێمەوە نییە ڕفۆرمکارە محافزکارە علمانیە ئەوەی مهمە چی بۆ کورد پێشکەشەکە چی بۆ ئێمە سوودی هەیە ئێمە ئەبێ لەگەڵ باڵی بەهێزی ئێرانە ڕێبکەوین یعنی ئەو ئێران ئێستا باڕێکی محافزکار فەرمانڕەوایە جان بە ئایدۆلۆژی فەلسەفەکەی بخینە ئەولاوە تو تەماشا بکە ئەڵمانیەکان کە لە لووتکەی دیموکراتیەت و لیبرالیزمان زۆر خوشحاڵن و مێرکڵ خۆی بەنیازە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی بکە فەڕەنسیەکان کە لووتکەی دیموکراسی نایانەوێ هاوپەیمان بن بۆیە بێ ئێمە هاوپەیمانێتی چه سوودێکی بۆ کورد دەبێت دوو سوودی هەیە یەکەمیان ئەگەر ئێمە ئەمانەوێت دەوڵەتیش دروستکەین پێویستەکە ئێمە دەوڵەتی کوردی بە هاوپەیمانێتی ئێرانیەکان دروستکەین سنوورمان پێیانەوەیە و ئێرانیەکان یارمەتی دەرن و ئێرانیەکان ئەیانەوێ دۆستێکی بەهێزیان لەم ناوچەیە هەبێ و ئێرانیەکان کێشەی ئاینیانەیە کێشەی نەتەوایەتیان نییە ئەگەر تو حتا باسی ئێران کرد ئەو زوڵم و زۆرەی سەدام حوسێن لە عێراقا کردوێتی لە هیوادارم ئەم قسەیە بەبێ ئەدەبی نەبێ بەرامبەر بە غەباتی گەلی کورد لە خۆڕاڵات ئێمە کیمیاییمان بەرامبەر کراوە جینۆسایدی گەورە کراوین یعنی دیکتاتۆریەتی عێراقی و ئەو زوڵمەی لە کوردی باشوور کراوە بەراورد ناکرێ ینی ڕژێمێکی دیکتاتۆری سەرسەخت بووە هەر بۆیە بینی گەلی کورد لە ئێران ینی کوردی شاڵێ من ئێرانیم ئێرانیانی بە مانای شارستانیەت بە مانای فەرهەنگ کۆماری ئیسلامی ئێرانی لەباری ژێرخانی فەرهەنگیەوە میلەتی فارس میلەتی ئێران میلەتێکی نەرمتر و بە فەرهەنگترن وەک لە میلەتی عەرەبی عێراقی کە پەیوەندی بە مێژووی ئاین و شارستانیەت و ئەو شتانەوە هەیە باش وەک چاودێرێک وەک شارەزایەکی بواری هەڵبژاردن پێشبینیەکەی سبەینێ ئەو هەڵبژاردنی ئێران دیموکراسێتی تێدا بەرجەستە بکرێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێت پێش هەموو شتێک کۆماری ئیسلامی ئێران ڕوون و ئاشکرایە ناوەکەی خۆی بخۆیەتی کۆماری ئیسلامی ئێرانی
یعنی یەکەم شت وڵات ئیسلامی علاقەی بە هینەوە چییە بە دیموکراسیت لە هەڵبژاردنە ئێستا بۆ ڕوونەکەمەوە فەرموو یەکەم تەنها ئەو کەسانە لە وڵاتە بۆیان هەیە بەشداری هەڵبژاردن نەک هەڵبژاردن بەشداری چالاکی سیاسی و مەدەنی بکەن کە لە چوارچێوەی ئایدۆڵۆژیای ئیسلامی لە ناو ئیسلامیشە شیعە و لە ناو شیعەشە سیستەمی ویلایەتی فەقێ یعنی سێ جار سنووردار کراوە لە دەرەوەی ئەمە هەر جۆرە بیر و باوەڕێکی تر نەتەوەیی بێ سیاسی بێ بووی نییە بۆ بە یاسا قەدەغە کراوە یعنی ئێستا ئەو حیزبانی کە بەیانی بەشداری هەڵبژاردنەکانەکەن هەمیان ئەو حیزبانن کە سەر بە جمهوری ئیسلامی ئێرانی شیعان و ویلایەتی فەقێن لە غێری ئەمە هیچ حیزب و کەسێکی تر لە ئێرانە بۆی نییە لەبەرەوە لە ئەساسا سیستەمی دموکراسی لە ئێرانە سیستەمێکە کە لە دەرەوەی بنەماسەرەیشە باوەڕ پێکراوەکانی دموکراسیایە و ئێران خۆشیان نایشارنەوە ینی هەر لەگەڵ وشەی دیموکراسیا بۆ خۆیان شەشانەیە پیان وایە ئەوان سیستەمی شورانە هەر ببینە دەستەواژەی شوراژ بەکارێنن بۆ پەرلەمان ئەوان ئێمە سیستەمێکی ترمانەیە بۆ نوێنەرایەتی کردن وشەی دیموکراسی و دیموکراسیەت بدعەیەکی خۆرئاوایی بێگانەیە ئێمە وەکو میلەتی مسلمان مێژوێکی ترمانەیە لەگە سیستەمی نوێنەرایەتی کە سیستەمی شورا و گەڕانەوەیە بۆ ئەساڵەتی شورا لە ناو ئەو بنچینانەیە لەبەرەوە ئێمە پێویست ناکارە و پرسیارە بکەین کەواتە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دیموکراسی نابێت سیستەمی ئێندیەکەم لەوێ ئەوان وەکو پێم وتی یعنی ئەوە سیستەمێکە ناوی جمهوری ئیسلامی ئێرانە هەڵبژاردنێکە لە ناوچەکەی خۆیاکرێ و دوو من لەک لەبەرەوەی نامی وەڵامی پرسیارەکەی تۆ بمەوە منەڵێم ئێمە لە وڵاتانی ناوچەکەیە ئەمە پروپاگەندەکردن نییە ئیسرائیل و تورکیا لێ دەرچێ هەر یەکەشان بە ملاحەزاتەوە یعنی ئیسرائیل ڕەگەزپەرستیەکە بەرامبەر بە فەڵەستین تورکیا ڕەگەزپەرستیەکە بەرامبەر بە کورد و ماچەوسێنێتەوە کە ئەمانە باڵاترین نمونەی دیموکراتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بەراورد بە ئەوانی تر یعنی دام و دەستگای دیموکراسی و دەستوری و قانونیانەیە باقی تری ئەم وڵاتانی تری ناوچەکە وڵاتی نادیموکراتین هەوڵە درێ بڕۆن بەرەو دیموکراتی بگوازرێنەوە بۆ دیموکراسی و خاڵێکی تر ببوورە جارێکی ترێڵێمەوە ئەمە بۆ باخکردنی دیموکراتینی ئەمانە بۆ ئێمە گرنگ نین ئێمە دادگایی بکەین ئێران دیموکراتیە دیموکراتینی ئەمە بڕیاری ئێرانیەکان خۆیانە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەم وڵاتە کە دراوسێ ئێمە دیموکراتیە ئەلمانیە ئیسلامیە هەر جۆرێکە چۆن چوارچەوەیە بدۆزینەوە بۆی ئێمە سوودی لێوەربگرین ئایتاسە و چوارچێوەمان نەدۆزیوەتەوە من ئەم قسەیە دووبارە کەمەوە لە شوێنی تری شوتومە هیوادارم ئەوانەی کە جوان لە قسەکەمە بێت وەک لایەنگری و پێڵدان نێڵێن ڕاستیا مامجلال بەدەر لەوەی کە سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانە وەک سەرکردەیەکی نیشتمانی وەکو سەرۆ کۆماری عێراق پەیوەندیشی زۆر بەهێز و دۆستانەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە دروست کردبوو و ئەو پەیوەندیە لە ڕاستیە ئێستا ئەبینرێت و شیکارکاریەکان ئێستا دەریەخان کە بەسایی ئەو پەیوەندیە هەرێمی کوردستان لە ناو عێراقا زۆر بەهێز بوو بۆسی سەرۆ کۆماری بەدەستێنا تەنانەت خولی دووەم کە مامجلال بۆ بە سەرۆ کۆمار ئەمریکیەکان و وڵاتانی کەندا و هەمویان معامەرەیەکی گەورەیان کرد کە پۆستی سەرۆ کۆماری عێراق بدرێتەوە بە سوننا بۆ پێیەگەرە و پۆستە بدرێتەوە بە سوننا کێشەی تونڕەوی و تیرۆر لە عێراقا نامێنێ و سوننەکان ئەگەڕێنەوە بۆ پرۆسی سیاسی و عێراق ئارامە بێتەوە ئەوە ئێرانیەکان بوون کە دەستبەرداری هاوپەیمانەکەی خۆیان نەبوون و ئەوە مامجلالیش بۆ ئەو هاوسەنجی ڕاگررت بوو کە پەیوەندی کورد لەگەڵ ئێران تەنانەت چەندەها جار مامجلال کاغەز و فشاری هێنا بۆ ئێرانیەکان کە چەندەها کورد کە مافی لە سێدارەدانیان دەرحەقکرا لێبوردنیان بۆ دەربکرێ ئەمە وەکو وتم ئێمە مێژوێکمانەیە لە پەیوەندی ئەمێنێتەوە سەرەوەی ئێستا ئەم مێژوە ماوە تێگیراوە لە غیابی ئەوان نییە ئەم مێژوە هەیە سەژماوە بەڵام ئەم مێژوە چی ئێمە وەکوتم ئێمە ئێستا هەرێمی کوردستان بووین بە پەرتەوازەیەک لە گوتاری نیشتمانیمانە ڕوویداوە و هەریەکێک لەو سەبەبانی کە ئێستا ئەماچینە دەرەوەی بابەتەکەش بەداخەوە کێشەکانی هەرێمی کوردستان لە مەسەلەی بێموچەی و خراپی پەیوەندی ئێمە لەگەڵ بەغا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوپەیمانێتی ئێمە لەگەڵ شیعەکانی عێراقا تێک چووە ئێمە دۆستێکی استراتیژی خۆمانە بۆ بە خۆڕایی لە دەستی خۆمان ناوە ئێمە ناتوانین لەم ناوچەیە بە بێبرایانی شیعە و کۆماری ئیسلامی ئێرانی هیچ داهاتوێک بۆ خۆمان دروستکەین ئەمە بێ ڕێزیکردن نییە بەرامبەر بە ئیرادی وڵاتەکەمان ئەمە بریتی نییە لەوەی لایەنەکانی تر و وڵاتانی تر فەرامۆشکەین ئەمە لێکدانەوەیەکی شیکاکاریەکی مانتەقی زانستیە هاوڕە تۆفیق شارەزا لە بواری هەڵبژاردن سوپاس بۆی لەم پانۆرامای لەگەڵمان بوویت